زانی ئێمە جوانترین سڵاوتان لێبێت و ئێوارەتان باش بێت. هیوادارم ئەمڕۆ کۆتا ڕۆژی هەفتە بە باشی بەڕێتان کردبێت و ڕۆژێکی خۆش و بێت بۆ هەمووتان. خۆشحاڵین ئەمڕۆژ لە پرۆگرامێکی تایبەتی کورسات مەگەزین هاتینەوە لە ئێوەی عزیز و خۆشەویست. هیوادارم بتوانم بینەری تەواوی پرۆگرامی کورسات مەگەزین بن. بەسپاسەوە لەگەڵ تەواوی هاوکاران و هاوکارم ڕەوەند پرۆگرامی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. دەست خۆش پەیوەند سڵاوت لەبێت، دەستی خۆش بێت، سڵاوتان لەبێ ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. ژنە پێشمەرگەیەکی گۆرانی بێش، خاوەن دەنگێکی بەڵند و بەرز، خاوەن ورەیەکی بەرز، سەرەتا بۆ شۆڕش و پێشمەرگا، دواتر بۆ سروشت و بۆ جوانی کوردستان. ئەمڕۆ لە یادی 20 ساڵەی کۆچی دوایی هونەرمەند و پێشمەرگا هونەرمەند مەرزی فەریقی دەستگای میدیای کورسات کۆنسێرتێکی ساز کرد کە هەر یەک لە دڵنیا قەرەداخی، ژولیا حسێن، ئاسۆ فەلاحی بە دەنگەکانیان گۆرانیەکانی هونەرمەند مەرزیەی فەریقیان وتەوە کە یەکێک لەو هونەرمەندانی بەشدار بوو خات و دڵنیا ڕەزازی کچی هونەرمەند مەرزی فەریقی کە دەنگە زیندووەکانی ئەمڕۆیان تێکەڵ بە یادگاریە شیرینەکانی دوێنێگرت. لە ئێستاە خات و دڵنیا ڕەزازی و زۆر بەڕێز هونەرمەند ئێحسان زیرەک لێرە ئامادەن و میوانداریانەکەین. زۆر بەخێربێن بۆ ئامادەبوونتان بەخێر بێن سەر چاومان. سڵاوتان لێبێ و بەخێر بێن. خات و دڵنیا سەرەتا بێ مەلای بەڕێزت کۆنسێرتەکە کۆنسێرتێکی زۆر باش بوو. ئێمە کە بینەری کۆنسێرتەکە بووین زۆر دڵخۆش بووین بەوتنەوەی ئەو گۆرانیانە. هەمومان یادگاریمان هەیە لەگەڵ گۆرانیەکانی هونەرمەند و پێشمەرگا مەرزی فەریقی و بینەرانیش هەمویان وا بوون. باسێکی کۆنسێرتەکەمان بۆ بکەیت. هەڵبژاردننی نۆ گۆرانیەکان بە هاوکاری مامۆستا کاوەی شێخکرا، سپاسیەکەم هەر لێرە و دەبێ سپاسێکی گەرمیش لە کاک ئالان کامیل، کاکە بابان و کاک پاکۆ کە تەنزیمی ئەم مەراسمیانە کرد و بێگومان باقی گروپی موزیکیش و کۆرسە جوانەکانیش کە لەگەڵمانە بوون و نابێ ئاسۆگیان و ژولیاگیانیشمان لەبیر بچێ. من لە سەرەتای ئەم پرۆژەیە هەدەفمەوە بوو کە چەندانە گۆرانی بێژی گەنجی دەنگخۆش ئافرەت پەیدا بکەین کە بەهرەدار و بەتوانا بن بەڵام دەرنەکەوتو بێتن بەو شێوە. ئەوە بووی تر ئاسۆگیانم پیا کرد لەسەر سۆشیل میدیا و ژولیاگیانیش لەلایەن گروپی موزیک معرفی کرا پێمەوە. من خۆشحاڵە بم ئەگەر بەرنامەکەیان بەدڵ بوو بێت، چونکە واقعاً هاتنی من و جەماعەتی گروپی موسیک و ئاسۆ ژولیاگیانەوە بوو کە خزمەت بە یادی دایکم بکەین و هەروەها بە جمهورەکەی. ئەگەر بەدڵیان بوو بێت زۆر زۆر خۆشحاڵم. خۆم لە باکستێجە بووم ئاگادار نەبووم. پێ خۆشحاڵم. دەستخۆش بێ. کاکە حسان، ئەم هونەرمەندانە لە ژیانە نەماون بەداخەوە ژیان ڕێگەی نەدا بۆ هەمیشە لەنێو ئەو هونەرەیە هونەری جوانترمان پێشکەش بکەن، بەڵام ئەمڕۆ دەرخەری ئەوە بوو و هەموو ڕۆژێکیش کێمەگوێمان لەو گۆرانیانە ئەبێتەوە. ئەم هونەرمەندانە هەرگیز نامرن، بەڵکو بەرهەمێکیان پێشکەش بە ئێمە کردووە، هونەرێکیان پێشکەش بە ئێمە کردووە کە هەر بە زیندوی لەناو ئێمەیە ئەمێننەوە. دەستان خۆش بێ بۆ ئەم مەراسیمە، ئەم یادکردنەوەی 20 ساڵ تێپەڕوون بەسەر مەرجی ناوادەی هونەرمەندی نەمر خاتوو مەرزیە هونەرمەند و پێشمەرگە و نیشتمان پەروەرد هونەرمەند خاتووە مەرزیە ڕەزازی یارە خۆی لە خۆیدا ئەمە ئەواگەێنێ کە ئەم جۆرە هونەرمەندانە هەڵقوڵاوی ناو جۆغرافیای میلەتەکەی خۆیانن، بۆیە خەڵک بە تامەزرەوە کە یادی ئەو هونەرمەندانە ئەکرێ لەو هونەرمەندە کۆچ کردوانە وەکو خاتوو مەرزیە هونەرمەندە گەورەکان هەمیش هەر گەورەیە، هەمیش شایانی ڕێزە، بۆیە خەڵک بە پەرۆش و بە دڵخۆشیەوە هاتبوو هەستمەکرد ئێمە لێ دانیشمە. خەڵک زۆر بە ئارامی گوێی گرتبوو، زۆر بە ڕوحێتێکی پڕ لە هونەری جوانەوە گویان شل کردبوو بۆ ئاهەنگەکانی خاتووە مەرزیە ڕەزازی و زۆر سپاس بۆ ئەو دوو خانمەیش کە بەرهەمی جوانیان پێشکەش کرد. بەڕاستی دەنگیان جوان بوو، یوای سەرکەوتنیان بۆ خوازم. خاتوو دڵنیایش کارێکی جوانی ئەنجامدا و گەورەینوان کە لەو مەراسیمەیە بەشدار بوو. دەستان خۆش بێ یادی ئەم جۆرە هونەرمەندە گەورانە دائیمە بەرز و پیرۆز ڕاگرن. دیارە ئەم جۆرە هونەرمەندانە بەوەی ئەم
وەزعی دارایی کوردستان و ئەم حاڵەتەی ئەمڕۆ کە بەسەر کوردستانە هاتووە خەڵک لە دەرونێکی نائارامدا دەژی بەڕاستی ئەم جۆرە مەراسیمانەی زۆر پێخۆشە و دەستخۆشی لە کەناڵی کورساتی خۆشەویست دەکەم هەمیشە وەکو پێشەنگ ئامادەیە بۆ ئەم جۆرە گواستنەوەی ئەم جۆرە کۆنسێرت و یادکردنەوانەی ئەم کەڵە هونەرمەندانە یادی مەرزیە خانم هەر بەرز و پیرۆز بێت دەستە خۆش بێت خات و دڵنیابین و لای بەڕێزت خات و مەرزیە زۆر حەزی بە وەرزی پاییز کردووە خۆی لە چاوپێکردنەکانە باسی ئەکات ئەمڕۆژ کە ساڵیادی کۆچی دوایی خات و مەرزیەیە کەشەکەمان تۆزێ پاییزانە کرد گەڵامان داناوە هەرچەندە چەند ڕۆژێکی کەمی ماوە بۆ وەرزی پاییز وایە و سپاسی کەناڵی کورتسات دەکەم کاکسورێن لە پەیوەندیابووین لەگەڵ یەکە وتم داخوازیەکی بوو چکمەیە حەزەکەم سناریۆکە بە پێی ڕەنگی پاییز بێت و زەحمەتێکی زۆریان کێشا و زۆریش جوان بوو زۆرم بەدڵ بوو حەزەکەم ئەوەی شتانە پێ بگەینم کە ئەم مەراسمە بێ هاوکاری خاتوو شانازی بەڕێز ئەنجام نابوو من مەمنونی و زۆر زۆر سپاسیش یەکەم لێرە و هەروەها کورتسات و خاک تیڤی و گروپی موزیک و ستافی هەمویان بەڵام ئێمە هەمیشە باسی ئەومانە کردو لە ئایلەی من لە خانەوادەی لە خێزانی ئێمە کە نابێ ئێمە مەرگ پەرست بین و هیوادارم کە هەوڵ بدەین ڕێز و احترامی ئەو هونەرمەندانە بگرین کە لە ژیانن ئەوە یەکێ لە ئاواتەکانی منە دەست خۆش بێت کاکە حسان خات و دڵنیا ئاماژەی بەوە کرد لەم ڕۆژەیە هەوڵدراوە لەوەی کە کۆمەڵە گەنجەکان بەهرەیەکیان هەیە دەنگیان خۆشە بتوانن لەم ڕۆژانەیە لەگەڵ یادکردنەوەی ئەم هونەرمەندانە ئەم هونەرمەندە تازە پێگەیشتوانە زیاتر بناسێنێت کاتە ئەکرێ بڵێن ئەمە وەکو پرۆژەیەک سیر بکەین وەکو پرۆژەیەک دەست پێ بکرێت وڵایی بەتەکی دوایە بەڕاستی خۆی لە خۆیدا ئەو دوو خانمە کە دەرکەوتن ئەم ئێوارەیە من بە حیاتی گوێبیستی لەو جۆرە دەنگانە نەبوو دیاڵە هەربەتە خانمان زۆرن گۆرانی ئەخوێنن بەڵام هەرچیان دەنگێکی جوان و ڕەسەنیان هەبوو بە ئیستیعداد بوون زۆر بەتوانا بوون بەڕاستی لەوە زۆر متابعیان مەکرد زۆر بەدڵم بوو دەنگیانم زۆر پێخۆش بوو هیوادارم ئەو دوو خانمە سەرکەوتوو بەردەوام بن و دەستگیرۆیی بکرن چ لەلایەن جەنابتانەوە چ لەلایەن وەزارەتی ڕۆشنبیریەوە زۆر زەروریە دەستگیرۆیی ئەو جۆرە خانمانە بکەن جگە لە خانم کوڕەکانیش ئەگەر کە ئاوە دێنە مەیدان و تازە دەست ئەکەن بە کاری هونەری ئاوە دەنگیان جوانەوە ئەیانەوێ خزمەت بە هونەری ڕەسەنی کوردی بکەن ئەبێ هاوکاری و پاڵپشتی بکرێن بەڵێ کاکەسان چۆن کاریگەری دەنگ و هونەری خات و مەرزی فەریقی لەسەر هونەری کوردی هەڵەسەنگێنن وڵای من بەش بە حاڵی خۆ من ئەو کاتانە منداڵ بووم لەگەڵ کاک ناسرا گۆرانیان دەخوێنی سرودی نیشتیمانی زۆر متابعی کارەکانیانم ئەکرد زۆر بەلامەوە حەزین بوو زۆر بەلامەوە پیرۆز بوو هەستمە کرد ئەو شاژنە ئەو هونەرمەندە ژنە شۆڕژێڕە ئەیتوێ بەدڵ و بەگیان خزمەتی لە ڕێی هونەرەکەیەوە خزمەتی گەل و نیشتیمانەکەی بکە بەڕاستی ئەمە ئەوە سەلمێنێکە ئەو خاتونە گەورەیە خۆشەویستیە لە ناخ و وجودیا بووە کە ئەویش خەون و ئاواتی ئەوەیە کە کوردستانەکەی سەر بخات و لە ڕێ ئەو هونەرە جوانەی لە ڕێ ئەو شاکارانەی کە پێشکەش بە گەل و نەتەوەکەی کردووە ئەو گۆرانیە جوانانەی ئەو بەرهەمە نیشتیمانێ جوانانەی زۆر باشە خات و دڵنیام هەموو ڕۆژێک لە دووری تۆ هاوارەکەم هاوار بۆ تۆ دیزاینی سەر درێسەکەشتا پێمان خۆش کامرامان لە کوێنە بیتە ئێرە سپاس دەکەین بە پاییزەوە بە گەڵای پاییزەوە بەڵێ بە گەڵای پاییز و تیکەیەک لە گۆرانی دووری تۆ بەڵێ هاوارەکەم هاوار بۆ تۆ بێگومانەمە دیزاینی خاتوو بەهارە خانمێکەکە لە لەندەن ئاژیت باوەیەک بکەم چونکە شانازیەکەم بە کراسەکەی و بە کارەکانی زۆر جوان و جیاواز زۆر سپاس یەک دنیا بەشێک لە هۆنراوی و گۆرانی تووسیوەتەوە لەسەر کراسەکە بەڵێ بەشێکی بچێک لەملا کە پەیوەندیم کرد دەکدادە بەهارە باسم کرد بۆی کە مەراسمێکی بۆ دانین بۆ بەرە کاکەسان
دوای ئەوە دێکۆرەکەی بە شێوەی پاییز بێت و مەجموعی گۆرانیشمان کە هەڵبژاردووە لەناو پلەیلیستە لە ئالبومی پاییز بووە. ئیتر پێکەوە دانیشتین قسەمان کرد و بوو بەم دزاینە دەستەکانی زۆر زۆر خۆش پێت سپاسیەکەم. ئەو گۆرانیاڵێتەوە هەمووان غەمبارە بین لەبەرەوەی احساسێکی زۆر جیاواز هەستێکی زۆر جیاواز لەو گۆرانیەدا هەیە لەوەی کە خاتوو مەرزی دەیکرد زۆر ئارەزووی بکە تۆژبی بە هونەرمەند. بەڵێ ئەو ئالبومە دایکم بە تەما بوو تەواوی بکات بەڵامی تر قسمە دوای لێ نەهات. هیچر منیش بەپێی ئەو ئاواتە کە دایکم هەیبوو ئێوە دڵنیا دەنگت خۆشە گۆرانی بخوێنە بەڵام من تەمبەڵیمان کرد ئەو عەلاقەمە نەبوو بەڵام کە ئەو ڕووداوە ناخۆشە بەداخەوە ئیتر بڕیارم داوتم ئالبومەکە تۆمارەکە من و گۆرانی دووری تۆ بوو بە ئەو گۆرانیە لەناو ئالبومە کە بڕیارماندا کە دیار بێت. گۆرانێکی زۆر تایبەت بوو دەستی خۆش تۆ شوێنی خۆی ئەگەر بکرێت کەمێک جۆمان لە گۆرانیەکە بێت. سپاس دەکەین. ئەزانم هیلاکیت لە کۆنسەرتەکەیە بەشدار بوویت بەڵام سپاس دەکەین ئەگەر دڵی ئەمەش نشکێنی. خۆت زانی دڵم بێت تۆ وڵاتێکە بێ ئاڵایە وەکو لەیلا بۆ مەجنونێک زۆر شەیدایە خۆت زانی دڵم بێت تۆ وڵاتێکە بێ ئاڵایە وەکو لەیلا بۆ مەجنونێک زۆر شەیدایە هەموو ڕۆژێک لە دووری تۆ هاوارەکەم هاوار بۆ تۆ هاوارەکەم هاوار بۆ تۆ هەموو ڕۆژێک لە دووری تۆ هاوارەکەم هاوار بۆ تۆ هاوارەکەم هاوار بۆ تۆ. کاگەستان هونەرمەند مەرزی فەریقی زۆر ورد بووە لە هەڵبژاردننی هۆنراوەیە تا چەند پێویستە هونەرمەندان لە هەڵبژاردننی هۆنراوەیە ورد بن بزانن چ هۆنراوەیە هەڵبژێرن بۆ گۆرانیەکانیان تا بەم شێوەیە وەکو خاتوو مەرزی فەریقی گۆرانەکانیان بۆ هەمیشەیی بە زیندوی بمێنێتەوە. بەڵێ هەڵبەتە خاتوو مەرزیە خێزانی مامۆستا ڕەزازی گەورەیە دیارە هەرچیان تاواوکەری یەکترین دیارە مامۆستا ڕەزازیش ئەبێ فەخر و شانازی بەوە بکە کە خانمێکی گەورە لە پشتێەوە بۆ بۆیە ئاوا سەرکەوتووەوە مامۆستا ناسر ڕەزازی هونەرمەند دائیمە ئەبێ کە کاتێ بەرهەمێک هەڵ ئەبژێریا خود ئەبێ پرسوڕا بکات کە بزانێ تا چ ڕادەیەک ئەچێتە ناو دڵی جۆگرەوە دڵی جەماوەرەوە جەماور لە چ وەختێکا چ بەرهەمێکیان پێخۆشە ئایا ئەو بەرهەمەی هەڵەبژێرێت تا چ ڕادەیەک لە ناو دڵ و دەرونی جەماوەرەکەیدا جێ خۆیەکاتە و بڵێسە ئەسێنێ و ئەبێتە جوانترین شاکار بۆ ئەو هونەرمەندە ئەبێ زۆر بە سەلیقە و زۆر بە وریایەوە کاتێک کە هونەرمەند بەرهەمێک یاخود شعرێک ئەوێ بیکا بە ئاهەنگ گۆرانی ئەبێ پرسوڕای دەور و پشتی بکاتویان ئەو خۆشەویستانەی کە موزیک ژەنن یان ئەوانەی کە ئاوازدانەرن مولاحنن پرسوڕایەک بەوانە بکرێت هەرچەنە خۆی لێ هاتوو بوو خۆی بارەیە گەورەی تیا بوو خاتووە مەرزیە ڕوحی شاد بێ ئەو جۆرە پرسانێش زەروریە یعنی هونەرمەند بگاتە ئەو پەڕیلوتکە پرسکا باشترە. زۆر باشە خاتوو دڵنیا ئەو بەرهەمانەی کادێکت پێشکەش بە ئێمەی کردووە خاتوو مەرزیە هەتا ئێستا ئەمێنێتەوە کە گوێی لێگرینەوە هەستەکەین لەم ڕۆیاوتراوە تا چەند هەوڵت داوە لەگەڵەوەی ئێستا هونەرت هەڵبژاردووە وەکو دێکت ئەو ڕێچکەیە بگری ئەو بەرهەمانەی کە بڵاویەکەیتەوانێ بۆ چەند ساڵی دیکەش بمێنێتەوە هەر بە زیندوی. سپاس دەکەم من لە کارە هونەریەکانی من هەوڵەدەم ستایلی پێیاکەم کە ڕەبتی بە دەنگ و حەزی خۆمە و لەو بینیشە هەمیشە گۆرانەکانی دایکم ئەڵێمەوە
دایکم تەسیراتی زۆری هەبووگە لە ژیانی منە لە هەموو بوارێکەوە و چونکە دایک پیرۆزە بەڵام هەمیشە کەفمە بیری ئەوەی کە ئەگەر دایکم باوەڕی بە من بوو ئەیزانی کە من ئەو توانامە هەیە ئەوە واکات کە بەردەوام بم لە کار هونەریەکان کاری هونەری کەمەکەم بەڵام بەدڵەوە ئەیکەم کەیکەم دەستخۆش بێ ئەوە خات و دڵنیا ئەگەر خاتوو مەرزیە لێرە بواە و بینەری کۆنسرتەکە بواە بیبینایە کە دڵنیای کچی گۆرانەکانی ئەوڵێتەوە چی پێوتیت چ هەستێکیە بوو بخۆم دایکی دوو مناڵم کچێکم هەیە ئەگەر کچەکەم کارێکی وای بکردای بۆ من جێ شانازیە بوو هیوادارم دایکیشم شانازی بە من بکات بەرپرسیارەتی لەسەر شانی تۆ زیاد نەکردوتنەوەی گۆرانەکانی هونەرمەند مەرزی فەریقی با چۆنە کردویەتی بەڵام بە شانازیەوە قبول یەکەم دەست خۆش بێت کات و دڵنیا کاگستان شتێکت ما بێ لە کۆتایی بتوێ ئاماژەی پێ بیت وەڵایی جگە لە دەستخۆشی و ماندوونەبینی بۆ بەڕێستان دەستخۆشی لەو گروپی موزیکی خاک دەکەم کە ئەو کۆمەڵە لاوە جوانە کارەکانیان زۆر جوان بوو دەست و پەنجیان زۆر ڕەنگین بوو هیوادارم لەم جۆرە بەرنامە و یادکردنەوانەیە و کەڵە هونەرمەندە ناودارانی کورد بەردەوام بن بۆ ئەوەی ئەو هونەرمەندانە تا یاد بکرێنەوە ئەم گەنجەکانمان لاوەکانمان زیاتر ئاشنا بن بە هونەری جوان و ئەساڵەت و ڕەسەنی خۆیان زۆر سپاس ئەو داواکاریم لە جەنابتانەیە دەستان خۆش بێ و سپاس بۆ کەناڵی کورسات و بۆ هەموو بەڕێوەبەران و سپاس بۆ توش کە دوای کۆنسرتەکە مایتەوە و لەگەڵمانە بەرنامەت پێشکەش کرد خات و دڵنیا ئەگەر شتێکە بێ لە کۆتاییە دەتخۆش بێ ئاماژەی پێ بکەی ئەم چەند ڕۆژە زۆر ماندوو بوویت ماندوو نەبووم بەرعکس سۆریش خۆشحاڵ بووم سپاس بۆ کاک ئێحسان سپاس بۆ ئێوە سپاس بۆ کوردستان سپاس بۆ ئەو خەڵکانەی کە ئەوڕۆ هاتن سپاسێکی گەورە بۆ دایکیشم سپاسێکی گەورە بۆ دایکم سپاس بۆ ئێوەش دووبارە دەستان خۆش یادی دەیەکت هەمیشە زیندووە لە دڵمانە زۆر سپاس یاریەکی دەیەکتی کە بۆ ئێمە ماوێتەوە زۆر سپاس دەگەین سپاس بۆ ئامادەبوونتان کاک ئێحسان زۆر سپاس دەگەین دەستان خۆش بێت ئایزان لەگەڵمان بمێنەوە هێشتا بەرنامەکەمان کاتی ماوە و میوانی دیکەمانە بێت دوو هونەرمەندی دیکەمان لەگەڵا بێت ئەو دوو هونەرمەندەی کە گۆرانەکانی هونەرمەند و پێشمەرگە مەرزی فەریقیان لە کۆنسرتەکەیە وتەوە و هەر لە جگەلەوەش هاوکارمان ساوێن لە نێو بینەرانەوە بابەت پێکەوە چاوپێکەوتێکی ئامادە کردووە لەگەڵ چەند هونەرمەندێکە چەند کەسێکە کە لێرە بینەری کۆنسرتەکە بوون بووە لەگەڵمان بمێنەوە بەڵام لە ئێستای پشوویکی کورد وەرەگرین و ئەگەڕێنەوە وڵاتان فەرموون دووبارە سڵاوتان نەبێت بەردەوامی لەگەڵتان لە بەرنامەیەکی تایبەت با کۆنسرتی هونەرمەند و پێشمەرگە مەرزی فەریقی لە یادی 20 ساڵی کۆچی دوایی هونەرمەند و پێشمەرگە مەرزی فەریقی کە دەستگای میدیای کورسات ئەم کۆنسرتەی ئامادە کردبوو سازی کرد ئەمڕۆ لە تەلاری هونەر لە شاری سلێمانی بەڵێ ئێستا ئەچینە لای ئەزلایڤێک هاوکارمان ساوێن ئەزلایڤێکی بۆ ئامادەکردوون لە نێو بینەرانەوە پێکەوە بینەریە بین و ئەگەڕێنەوە وڵاتان 20 ساڵ تێپەڕەت بەسەر کۆچی دوایی دەنگە ئەفسوناویەکەی مەرزیە فەریقی 20 ساڵ تێپەڕێەوە بەڵام هێشتا دەنگە جوانەکەی یادەوەریەکانی هێشتا هەر لە بیر و یادگەی ئێمەدا ماوەتەوە ئەمڕۆ لە شاری سلێمانی یادێک لە ئەو هونەرمەندە ئاکرێتەوە ئەمڕۆ لە تەلاری هونەر بە ئامادەبوونی هونەرمەندان و ڕۆشنبیران لە تەلاری هونەری شاری سلێمانی یادێک بۆ دەنگە جوانەکەی ئەو هونەرمەندە ئاکرێتەوە هەر لەلایەن کچەکەیەوە دڵنیا ڕەزازی و هەروەها بە ئامادەبوونی چەندین هونەرمەندی دیکە کە ئەم هونەرمەندە توانیوێتی لە ڕێگەی دەنگەکەیەوە لە ڕێگەی هونەرەکەیەوە هەر لە سەردەمی شاخەوە خزمەت بکات هەتاوەکو ئەم مەرزی لێ دەرچوو کە لە دوای 20 ساڵ بەجێهێشتنی ئێمە هەر لە بیری ئێمەدا ماوەتەوە من ئێستا چم بۆ لای بەشێک لەو هونەرمەندان و بەشێک لەو ئامادەبوانەی کە لە ئێرەدا ئامادەیان هەیەکێک لەوانە خاتوو بەیانە خاتوو بەیان بۆمبە خاتوو بەیان سلااوت لەوێت چۆنی بساقە باشی حاڵ و حواڵە ئەمڕۆ ئامادە بووی لە یادی ئەو هونەرمەندە چۆن بڕیارەتدا کە ئامادە بیت چیت هەیە بۆ ئەو هونەرمەندە نەمرە
نامەی داوام بۆ هاتبوو لە مۆبایلەکەم تر مەرزیە ڕۆحی شاد بێ کەسێکە یەکێکە لەوانەی کە زۆر حەزم لە دەنگی بوو بەردەوام گۆرانیەکانی لێم لە ماڵەوە بە مۆبایل یەکێک بوو لەوانەیە ینی زۆر خەمم بۆ خوارد هەستمە کرد کەسێکی نزیکی خۆمە ئەمری خوای کردووە وەسێتی شم کردەوە بۆ کچەکەم توماگەر مردم لای مەرزیە و بمنێش بۆچی ئەم بڕیارەوە کە لە لای ئەوە بنێژن تەمەنە درێژ بە ئینشاءالله بەڵام بۆچی چۆن بۆ ئەم بڕیارەوە لەبەرەوەی زۆرم خۆشە مەرزیە و هەست دەکەم کە لە تەنیشتیەوە بم پەیوەندێکی خۆشمانە بێت هیوادارم تەمەند درێژ بێ خات و بەیان بابچینە لای خات و بەیانی دیکە خات و بەیان سڵاوت لەوێت پێم بڵێ تۆ چیت هەیە بۆ ئەم ڕۆژە و چۆن بڕیارەدا کە ئامادە بیت لەگەڵ ئەوەشە ئەمەوێ پێم بڵێ چ گۆرانێکی ئەو هونەرمەندا هەر هێشتا لە بیر و هزری تۆیان ماوەتەوە حەز ئەەکەی بە بەردەوامی گوێی لێ بگریت شش بە پولەکەی گۆشەی ئەوە زۆر گۆرانەکانی زۆربەی ینی حەزمان لێت و لە هزرمانە ماوەتەوە زمینەڵێ لە یارەوە لە شۆخی شەنگی پارەوە و لە دایرە زووزۆی وت خۆشە دو بزارمان حەزت لەو گۆرانیە بۆیەوە ئەمیشەیوت حەزت لەو گۆرانەی ئەو هونەرمەندەیە تر ئەو یادەوەریانی کە لە گەنجیمانە بووە یەکە لەو گۆرانی بێژانە مەرزیە بووە کە لە بیری ئێمەیە ماوەتەوە خاتوو مەرزیە تەنها ئەوە نەبووە کە هونەرمەندێک بێت بەڵکو با بڵێن شۆڕژێڕێک بووە لە هەمان کاتا زۆر بۆ ئافرەتان با بڵێن ئەو شۆڕژێڕی کردو چیتان هەیە بۆ ئەویان کە ئێوە ئافرەتن و هەروەها ئەکتەرن و لە دنیای هونەریە دەرەکەون بەڵێ زۆربەی گۆرانیەکانی بەسەر ژنا بووە بۆ معاناتی ژن بووە بۆ گیر و گرفتەکانی ژن بووە بەڵێ شۆڕژگەر بووە تر من کە بوتیان یادی ئەوە بەڕاستی دڵم پڕ بوو بۆی یعنی هەموو ئەو شتانم بیرکەوتەوە من یەک جاریش بینیمە ئەو جارم قەت بیر ناچێتەوە دەستان خۆش بێت دووبارە بە خێر بن سەر چاوان باجارم بایلەکەم لای تۆ بمێنێتەوە خاتوو بەیان هونەرمەندی دیکە لە ئێرە ئامادەیە بێگومان لەگەڵ ئەوانە گفتوگۆکەین با بزانین چۆن بۆ بڕیاریاندا کە لە ئێرە و لە ئەم یادە گەورەیە ئامادە منێکێک لەوانە کاک محەممەدە کاک محەممەد سڵاوت لێ بێ پێم بڵێ چۆن بووی کە چۆن بۆ بڕیار دەکەم ئێوارەیە لە نێو ئەم یادەدا بەشداری بکەیت بە سفەتێک کە من یەکێکم لە با بڵێن موریدەکانی دەنگی مەرزیە ئەمڕۆ ئامادەم خۆشحاڵم بەوەی کە هەموو ئەوانەی تربیان ئەمڕۆ ئەم فرسەتە لە کیس خۆیان نێن سپاس بۆ کەناڵی کورسات کە ئەمڕۆ ئەو یادە جوانەی کردوێتەوە بۆ کەسێک کە توانیوێتی لەو مەیدانەدا خزمەت بکە مەرزیە وەکو کورتپەروەر وەکو نیشتیمان پەروەر وەکو دەنگ خۆشێک وەکو کەسێک شارەزا لە بواری گۆرانی مۆزیکە ئێمە ئەمڕۆ یادی ئەەکەینەوە پاییز دێت بەڵام یادێکی جوانەکەینەوە بۆ هونەرمەندێکی گەورە بۆ ئومێدەی ئەمڕۆ بە دەنگی ئەو خۆشەویستانەی کە ئەمڕۆ گۆرانەکانی ئەو ئەڵێنەوە گوێ و چاو و مێشک و هەمووی زاخاو بدرێتەوە جارێکی تر بە وشە جوانەکان و بەو میلۆدیە پاراوانی کە هەیەی خۆشکاک محەممەد لە هەمان کاتا مامۆستا محەممەد ڕەوف کەرکووکی هونەرمەند لە ئێرە ئامادە بووە مامۆستا محەممەد یەکەم جارەمێ بە خێراتنت بکەم بۆنە ئەم یادە جوانە تۆ تاوکو چەندێک پێت باشە کە ئەم هونەرمەندانە بە بەردەوامی یاد بکرێنەوە چونکە ئەمانە هونەرمەندی نەمرن وڵی دیارەوە پرسیارێکی زۆر جوانە و من زۆر پێم خۆشە یادی ئەم کەڵە هونەرمەندانە بکرێتەوە و لە ئەمڕۆیە کە یادی کەڵە هونەرمەندێکە کرێتەوە هونەرمەندێکی دەنگ بەسۆز و پێشمەرگە و نیشتمان پەروەر خاتوو مەرزیە فەریقی کە پێش 20 ساڵ یادی بەخێر بێ کۆچی دوایی کرد من دەستخۆشی لە کەناڵی کورساتەکەم کە هەڵساون بەم کارە مەراسیمێک بۆ یادی مەرزیە فەریقی دیارە ئاشکرایە خاتوو مەرزیە فەریقی خاوەنی دەیان گۆرانی سۆزداری و سرودە بۆ خزمەتی هونەری ڕەسەنی کوردی کە پێشتر پێشکەشی کردووە من دەستخۆشیدان لێکم هیوادارم بەردەوام بتوانن یادی ئەم کەڵە هونەرمەندانە بکەنەوە بۆ ئەوەی لە یادی ئەو جیلانی پێشێمە دوای ئەوە ئەم هونەرمەندانە لە یاد نەکرد بێگومان بەرهەمەکانیان هەر لە یادی ئێمە ئەمێنەوە بەڵام ئەمەوێت تۆ پێم بڵێ مامۆستا حەزت بە چ گۆرانیەکی ئەو هونەرمەندە نەمرە هەیە کە تاوەکو ئێستاش حەز ئەەکەی بەردەوام گوێی لێ بگریت و با بڵێن ئیلهام بەخشێکە بێت بۆ تۆ پێم وایە مەرزیەخان گۆرانی ناخۆشی نەبووە بۆچی لە ماوەی ئەم 20 ساڵەکە کۆچی دوایی کردووە هەموو گۆرانیەکانی زیندووە لە ناو خەڵکایە گۆرانی بێژەکانی هێڵێنەوە
زۆر لە گۆرانیەکانی جوانن، گۆرانی شەشپەپولەکە، گۆرانی نامەکەت، گۆرانی شوزانم دنیاە گۆرانی جوانی هەیە کە هەمووی خۆی توانێتی شعری باش و ئاوازی جوان هەڵبژێرێ و نزیک بێ لە ڕەسەنایەتی کوردی پێشکەشیان بکە. هەموو گۆرانیەکانی مەرجێخان نایابن بەڕاستی، لای من هەمووی جوانن. هیوای تەمەند درێژە و بەردەوامیت بۆ خوازی مامۆستا زۆر سوپاس بۆ تۆ کە لەگەڵمان بووی. خاتومەرزیە توانیوێتی لە تەمەنی 9 ساڵیەوە بەرهەم پێشکەش بکە، توانیوێتی چەندین بەرهەمی ناوازە و جوان پێشکەش بکات چکە لە تەمەنێکی زۆر مناڵەوە حەزی بە هوەری گۆرانیوتن کردووە. بێگومان ڕۆحی ئەو هونەرمەندە نەمرە شاد بێت، هیوادارین کە کچەکەی خاتو دڵنیە بە هەمان ڕێچکی دایکیا بڕات و بەردەوامی بە ئەم ڕێچکەیە بات و پاشکەمێکی دیکە یادێکی زۆر جوان کۆنسرتێکی زۆر جوان لە ئێرە بەڕێوەچێت و ئەوەی کە زۆر جوان و سەرنجڕاکێشە لە ئێرەیە هەموو خەڵکێک هەموو کەسێک ئەتوان بێ لە نێو ئەم یادەیە بەشداری بکەن کە ئەمە ژۆک و پشگیریە کە بێت بۆ ئەو هونەرمەندانە بێگومان بۆ ئەوەی کە هونەرمەندەکانی ئێمە بۆ هەمیشە بە نەمری بە جوانی بە زیندویی لە ناو مێشک و بیر و هزری ئێمەدا بمێنەوە. بەڵێ دووبارە دەستخۆشی بۆ هاوکارانمان و هاوکارمان ساوێن بۆ ئامادەکردنی ئەم بڕگەی کە بۆی ئامادەکردبووین لە نێو کۆنسرتەکەدا. ئێمە بەردەوام ئەبین لە پرۆگرامی کورسات مەگەزین وەکەزانین ئەمڕۆ 20 ساڵ بەسەر کۆچی دوایی و هونەرمەندی کۆچکرد و مەرجە فەریقیدا تێپەڕ دەبێت با سپۆنسەری دەستگای میدیایی کورسات لە یادکردنەوەی کۆچی ئەم هونەرمەندەدا کۆنسرتێک سازکرا کە لە نێو کۆنسرتەکەدا 3 هونەرمەند بەشدار بوون: خاتو دڵنیا، خاتو ئاسو، خاتو ژولیا. لە تەوەریەکەماندا خاتو دڵنیا لەگەڵماندا بوو. لەم تەوەرەی پرۆگرامەکە هەردوو هونەرمەندی لاو و دەنگخۆش و گەنج هەردوو خاتون، خاتو ژولیا و خاتو ئاسو لەگەڵمانە ئەبن. زۆر سپاسانەکەین. سپاس کە ئەمڕۆ ماندوو جوون بەڵام لەگەڵ ئێمە شامانەوە. سپاس بۆ ئامادەبوونتان. خاتو ئاسو فەلاحی، هەستت چۆن بوو کە هاتیتە سەر ستەیج دووەم ئەزمونت بووە، بەڵام بە گۆرانی وتنەوەی هونەرمەندێک کە هەمیشە لە ناومانە ماوەتەوە هونەرمەندێکی مەزن ڕاستە بەجێ هێشتین، بەڵام هونەرەکەی ئەوەندە گەورەیە کە هەمیشە بە بەرزی ئەمێنێتەوە لە ناو ئێمە. پێش هەموو شتێ سڵاوەکەم لە خزمەتی ئێوە. بۆ من هەستێکی زۆر خۆش بوو ئەوە کە توانیم بەشێک لەم ساڵیا دەبم. زۆر بۆ من جێگەی شانازیە. خاتوون مەرزیە بۆ من هەر لە منداڵیەوە وەکو ئوستورەیەک وابووە، ڕچەشکێن بوو، خەباتگەر بوو. منیش وەکو گەنجێک هیوام ئەوەیە کە بتوانم ئەو ڕێگەیە بەردەوام ئەدامە بم. دەستان خۆش بێت. خات و ژولیا سڵاو لە تۆش بێت. بۆ هەستە چۆن بوو باوتنەوەی گۆرانەکانی گەورە هونەرمەند و پێشمەرگە مەرزی فەریقی لە کۆنسرتەکەی لە یادی 20 ساڵەیە؟ سەرەتا سڵاوتان لەبێ ئێوارەی ئێوە بینەرانیشمان باش. ڕەنگە من کە چەند کارێکی ترم کردبێت لە ڕووی گۆرانیوتنەوە، بەڵام ئەمان بە تەواوەتی بۆ من جیاواز بوو، جێی شانازی بوو بۆ خۆم، لەبەرەوەی کە خاتوو مەرزیە چەند شاکارێکی پێشکەش کردوین بۆ من ئێستا زۆر شانازیە کە بتوانم لەسەرم ستەیجە پێشکەشی خەڵکی بکەمەوە خەڵکیش قبوڵی بێ. پێتان وایە لە کاروانی هونەری خۆتانە بۆ داهاتوتان تا چەند سوود لە گۆرانیەکانی لە کارە هونەریەکانی خاتوو مەرزیە بینی؟ خاتو ژولیا لای تۆ دەست پێ بکەم. بێگومان جیاوازە بەلەوەی کە هەر یەکێکی تر گوێگری هەر چ گۆرانی بێژێکی تر بێت. ئێمە گۆرانی بێژی ڕەسەنمان زۆر ئەو شتەمان بیر نەچێ، بەڵام خاتوو مەرزیە ستایلەکەی کە زۆر جیا کردوتەوە لە گۆرانی بێژەکانی تر، وای کردووە کە تۆ شێوازی خۆت بدۆزیتەوە. بە نمونە هەنێک شاکاری هەیە، هەنێک گۆرانی هەیە کاتێک تۆ وێڵیتەوە هەستێکی کە نزیکی لێوی یان هەستێکی کە زۆر دووری لێوی، ئەمە ژواگە کە بتوانانی ڕێگاکی خۆت هەڵبژێریت و ستایلەکەی خۆت بدۆزیتەوە و جیا لەوەش ئەگەر بگونجێت یان نەگونجێ پەروەردەی دەنگی لێەوە وەربگریت کە قوتابخانەیەکی زۆر سەرەکی و باشە بێت. پرسیارم بۆ بەڕێزیشت بوو. بۆ من سەبکی خاتوون مەرزیە بۆ من هەمیشە جیاواز بووە. ئەو دەم ئەو هەموو سەوادە ئەو هەموو پیشرەفتەکە ئەو دەم خاتوون مەرزیە بووە بۆ من سەرنجڕاکێشە. بەڕاستی کە توانی ئەوەم پێدا کە بتوانم منیش سەبک و سیاقی خۆم پیا بکەم بدۆزمەوە. ئێستاش ئالبومێکم لە ڕێگەیە کە هەر بە سەبکی خۆمە، ئینشەڵا بە زووی پێشکەشتانیەکەی. زۆر باشە. خاتوو ژولیا پێمان بڵێ لەوەی کە هونەرمەندی زۆر گەورەمان هەیە،
ئەوان لە سەردەمێکە ئەو خاتونانە کاری هوەریان کردووە کە بەڕاستی قورس بووە بەڕاستی ئەستەم بۆ لەوەی کە خاتونێک بتوانێت پێشمەرگە بێت خاتونێک بتوانێت هوەرمەند بێت خاتونێک بتوانێت دایک بێت لەو سەردەمەیە ڕەچکەشکێنێک بووە کە ئەوان توانیویانە بیکەن ئەتوانین بڵێن کە ئێستا بۆ سەردەمی ئێوە ئازادیەکە هەیە لەوەی کێوە ئەتوانن تا چەند گرنگە لەوەی کە ئێوەش بتوانن خزمەتێک بە هوەری کوردی بکەن کەوەکو ئەم هوەرمەندانە هەمیشە بە گەورەی بمێنێتەوە. ڕاستە بۆ ئێمە شتەکە زۆر ئاسانترە لە برەوەی کە خاتومەرزی و چەنەها خانمی هوەرمەندی تر ڕێگاکەیان بۆ ئێمە خۆش کردووە کە بتوانین زۆر بە ئاسانی پێ تێپەڕبین کە کورد بیت و ژن بیت و دایک بیت و پێشمەرگە بیت و کورد پەروەرد بیت ئەوە ئاسان نییە و لەوە گرنگتر کە هوەرمەند بیت شتێکی زۆر قورسە بەڵام ئەگەر هەدەفەکەت ئەوە بێت کە بتەوێت خزمەتی گەل و نەتەوەکەتی پێ بکەیت بەڵام ئێستێمە کە ڕێگاکەمان بۆ کراوەتەوە بەداخەوە کە زۆر جار هوەرمەندان تااقەتیان نیە و لە شوێنی خۆیان دانیشن من لێرۆ داوایان لێکم کە ئێوەش بەردەوام بن بە گەنجانی دوای ئەمە چاوتان لێ دەستان خۆش بێت ئەزانم ماندوون ئەزانم هیلاکن لە کۆنسرتەکەیە و چەند ڕۆژێک پێش کۆنسرتەکە ئێوە لە ڕاهێنانە بوون بەڵام دڵمان مشکێن و گۆرانیمانەوێت خاتووە سۆ شتێکمان پێشکەشکە وتی ئەلبومێکی تازەشم بەڕێوەیە بەڵام ئەمە کە ئێستا داوات لەکەم گۆرانێکی هونەرمەند مەرزی فەرقیمان فەرموو وەرە یارم وەرە ئەی تازە یارم وەرە ئەستێرەکەی شەوگاری تارم وەرە ئەی شاپەڕی باڵی خەیاڵم وەرە ئەی شاپەڕی باڵی خەیاڵم وەرە ئەی شەو چرای ڕووناکی ماڵم وەرە ئەی شەو چرای ڕووناکی ماڵم پێشکەشتان بێت دەستەکان خۆشکەین کام بەرهەمەی زۆر تایبەتە لای ژولیا بەرهەمەکانی هونەرمەند مەرزە فەریقی بەڵام بە تایبەتتر کوردستان ئەویش بەبوونەی ئەو خۆشەویستی کە خاتومەرزیە و ئەو قەدرگرانیەکە هەیە بۆ کوردستان ئەو گۆرانیم زۆر لە کۆنسەرتەکەشتا یەکێک لە بەرهەمەکانەوە بوو کە پێشکەشت کردین بەڵێ بەڵێ زۆر باشە ئێستا چی پێشکەشی ئێماکەیت هەر کوردستان بێ بە هەر کوردستان خۆشحاڵی فەرموو بێ تۆ بێ هاوات و خورپان بێ تۆ بێ هەناسە و چرپان بێ تۆ بێ کەس و بێ دەرەم بێ تۆ بێ بەرگ و بێ بەرەم بێ تۆ بێ کەس و بێ دەرەم بێ تۆ بێ بەرگ و بێ بەرەم دەنگت نەمتێ سپاس بۆ هەردووتان خات و ئاسۆ بێمەلای بەڕێزت چ بە پرسیارەتێک زیاکات لەسەر شانت کە گۆرانەکانی گەورە هونەرمەند و پێشمەرگە مەرزەی فەرقی دوتەوە لە پێشەوە لە ئێستا کە بەرهەمەکانەوتەوە لە کۆنسەرتێکا کە یەک دنیا ئامادە بووی لێ بوو وڵات هەستێکی زۆر جوانم بوو من یەکەم پۆستی ئینستاگرامەکەم کە دەستم پێکرد بە کارکردن لە سوشال میدیا هەر بە گۆرانی کوردستان لە خاتون مەرزیە دەستم پێکرد بۆ من هەستێکە کە ناتوانم باسی بکەم زۆر خۆشحاڵم کە لە بەرامبەری ئەو خەڵکە توانیم کارەکانی خاتون مەرزیە بخوێنم هیوادارم کە چێژیان لێ وەرگرت بێ بۆیە ئێمە بە تاکید ناتوانین وەکو خاتون مەرزیە بیڵێنەوە بەڵام تەلاشی خۆمانمان کرد و هیوادارم کە هەمووان بەدڵیان بێ زۆر باشە خاتو ژلی هەمان پرسیار بۆ تۆش ڕاستی خەڵک زۆر حەز ناکەن گۆرانەکانی کەڵە هونەرمەندەکان بڵێنەوە نمونەیەک لەوانە خاتو مەرزیە بەڵام منیش و ئاسۆش لە خۆشەویستی خۆمان بۆ خاتو مەرزیە داوای لێبوردنەکەین ناتوانین گۆرانەکان نەڵێنەوە و بێگومان هەستێکی زۆر خۆش بوو و شانازی بوو بۆ من کە بتوانم لەم ساڵیادەیە ئامادە بم زۆر باشە ئەم چەند ڕۆژە لەگەڵ خاتو دڵنیایە کچی هونەرمەندی کۆچ کرد و مەرزە فەریقی بێکەوە کارتان کرد چۆن بوو کارکردنی ئەم چەند ڕۆژەتان بێکەوە ڕاهێنانتان کرد
من پێشەوە کە خاتوون دڵنیا لە نزیکەوە ببینم هەستمە کرد کە کچێکی هەر لە کچێکی ئەو باوکو دایکەیە بەڵام کە لە نزیکەوە بینیم دڵنیا بووم لەو شتە زۆر خاتوونێکی میهرەبان زۆر پاڵپشتی ژن هەر وەکو دایکی زۆر خۆشحاڵم کە خاتوون دڵنیا ئەوڵە کە لە نزیکەوە بینیم و ئەوەی کە زۆر پاڵپشتیمانی کرد لەم ماوەیە لەم چەند ڕۆژە کە من لێرە بووم پیوام ئەوەیە کە سەرکەوتوتر و هەمیشان بەرنامەکانی بتوانێت بەردەوام بێت دەستی خۆش بێت چ گۆرانێکترمان پێشکەشەکەن هیچترمان پێشکەشەکەن ئێستا دووبارە گۆرانێکی خۆمتان پێشکەشەکەم فەرموو کە لە ئالبۆمەکەمە گەڵای زەردی دەست پاییزم بەدەم باوا دێم و دەچم زەرد و ژاکاو هەڵداوارم ئەگەر دووربی لە باوەشم گەڵای زەردی دەست پاییزم بەدەم باوا دێم و دەچم زەرد و ژاکاو هەڵداوارم ئەگەر دووربی لە باوەشم من وەرزی پاییز و تۆ بەهار لەیلای بێ مەجنون و بێ دڵدار دەستم ناگاتە دەستی یار هەی ڕۆژگار هاوار هەی ڕۆژگار هاوار خۆش بێت خۆش بێ پێمان بڵێ ئەم ئەلبومە کەی نیاستە بڵاو بێتەوە ئەلبومەکە وەڵا ئێستا پێم وابێ بۆ 4 مانگی تر حاضر بێ بە تەواوی و ئەو کاتە بڵاوی کەمەوە دەستە خۆش بێت خاتو جولیا تۆ نوێترین کارت یان پلانی کاری هونەری چییە؟ بەڵێ ڕاستی سەر لە کاری ڕیکۆردکردنم و هەوڵێم لەم پایزە بڵاوی بکەمەوە و پێشکەشی ئەوی بکەم ئەتوانین گۆرانەکە بزانین چی یان بەشێک لە گۆرانەکەمان پێشکەشکەیت؟ خوا ناوێرم ئەگەر ئەکرێت ئەگەر ناکرێت گۆرانێکترمان پێشکەشکە بەرهەمێکی دیکەمان پێشکەش بکە ئەکرێت بەرهەمی خاتو لەیلا بێ فەرموو خۆشحاڵیەوە زیندوم کەوا لە مەرگی خۆم پشیمانم زیندوم کەوا ببە بەگیان بۆ گیانم ببا بە خوورپە بۆ دڵم ببا گەڕی خوێنی سڕم خوروشی ناو دەمارانە زیندوم کەوا لە مەرگی خۆم پشیمانم زیندوم کەوا ببە بەگیان بۆ گیانم ببا بە خوورپە بۆ دڵم ببا گەڕی خوێنی سڕم خوروشی ناو دەمارانە خۆش بێ دەنگە هەر خۆش بێت زۆر سپاسانەکەین ئەگەر لە کۆتاییدا شتێک هەبێت و پێتان خۆش بێ ئاماژەی پێ بکەن من سەرەتا دەستخۆشی لێوەکەم بۆ ئەم بەرنامە جوانە کە بەشێکی بە واستەی ئێوە بوو هیوامەوەیە کە هەر ساڵ ئەم پرۆگرامە بێ بۆ خاتوون مەرزیە بۆیە من دڵنیام کە 20 ساڵ نەبێ 100 ساڵ بێ یادی ئەو خاتوونە هەر لە دڵمانە سپاس بۆ تۆ خاتو جولیا شتێکت هەبێت لە کۆتاییە بتوێ ئاماژەی پێ بێت لە کۆتاییمێ بڵم خۆشحاڵم هیوادارم کە جگەلەوەی کە یادی هونەرمەندە کۆچکردەکان بکەینەوە هەمیشە لە یادی ئەو هونەرمەندانەیە بین کە ئێستا خزمەت بەگەل و نەتەوەکەیانەکەن زۆر سپاس بۆ ئامادەبوونتان سپاسانەکەین هەمیشە بمێن و خزمەتی کاری هونەری بکەن زۆر سپاسانەکەین